ئەم هاوڵاتیە تا ئێستا لە ژیانیدا 17 بتڵخوێنی بەخشیوە. دەیەوێت بە دڵۆپێک خوێن ڕووبارێک ژیان بە نەخۆشێکی تالاسیما ببەخشێت. داواش لەو کەسانە دەکات کە توانای خوێنبەخشینیان هەیە خوێن ببەخشن، چونکە نەخۆشانێک لە نەبوونی خوێنی پێویست ژیانیان دەکەوێتە مەترسیەوە. وەڵای ئەمە زۆر خۆشحاڵین. ئێمە من نزیگە 7 بتڵماوە بۆ هەر کاتێ بێ ڕۆژی تاراسیما بێ زۆر بە خۆشحاڵیەوە حەزەکەم خوێن بم، چکە خوێن خێرە، هەتا خوێنبەی خوێنی زیاوەکە. یعنی ئێمە بێ ئاگاداریەوانەی کە نەخۆشن ئەوانی تاراسیمانە پێویستە خوێن بین، خێرە خوێن. وەڵا پەیام بێ بۆ ئەوانی کە خوێنیان زۆرە لە بە خاتی خوا خوێن بن بەم تاراسیمانە لە ڕۆژێکی وەکو تاراسیما پێویستە هەمووی خوێن بات. بە ئەماندی بانکی خوێنی شارەکە لە قیەڵەبجەی ڕێکخراوی بەخشینی خوێن و ژیان هەڵمەتێکی خوێنبەخشینی بە بۆنەی ڕۆژی گیانی خوێنبەخشین ڕاگەیاند کە ژمارەیەک لە وڵاتیانی شارەکە بەشداری هەڵمەتەکەیان کرد. ئینسان بە خوێنی خۆی جارێکتر ژیان بۆ ئەو کەسانە بەخشێتەوە کە پێویستیان بەوەیە دووبارە بژینەوە. ئێم بە هەمانگی بانکی خوێنی هەڵەبجە هەڵمەتێکی خوێنبەخشینمان ڕاگەاندووە. سپاس بەخوای گەورە بۆ خوێنبەخشەکانیش بەدەم هەڵمەتەکەەوە هاتوون. هەڵمەتەکە درێژەی هەیە تا سەعاتێکی پاش نیوەڕۆ. پێویستمان بە خوێنەیە بۆ نەخۆشانی تالاسیما. ئینسانی لە مردن ڕزگار کە وەکو وایە هەموو دنیا لە مردن ڕزگار کە دەبێ و ئینسان وی بەوەی ئینسانە لە مردن ڕزگاریکەی وەکو وایە هەموو ئینسانێت و لە مردن ڕزگار کرد. وەڵا داوا لە هەموو ئەو کەسانەکەم کە توانیان هەیە و خوێنیان زۆرە توانن خوێن بەخشن بەڕاستی ئەجر و پاداشێکی باشی هەیە. بە بەخشینی خوێن ژیان بە کەسێکی دیکە دەبەخشرێت. ئەرکێکی ئاینی و مرۆڤ دۆستیشە. هەموو ساڵێک لە 14 حوزەیران لەسەر ئاستی گیان هەڵمەتی بەخشینی خوێن بەڕێوە دەچێت بە مەبەستی هاوکاری و بەدەمەوچوونی نەخۆش بەگشتی بوژانەوەی ژیان و پێدانی ئومێد و هیوا بەو نەخۆشانەش بەردەوام پێویستیان بخوێنە. سامان فەتاح، کەناڵی ئاسمانی پەیام، هەڵەبجە.